بێگومان وەک ئاگادارن کە لە ئێستایا یەکێک لە فێستیڤاڵە هەرە دیار و جوانەکان کە بۆ یەکەمین جارە لە تەواوی کوردستانی گەورەیە بەڕێواچێت ئەویش فێستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەبە کە بە خۆشحاڵیەوە پشکی شێر بەر شاری سلێمانی کەوتووە لەبەر ئەوەی ئەم شارە پایتەختی ڕۆشنبیریە و یەکێکە لەو شارانەی کە لەلایەن ڕێکخراوی نووسکۆوە بە شاری ئەدەب ناسێنراوە بۆیە لە ئێستایا یەکەم فێستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب تایە بەڕێواچێت لە نێو فێستیڤاڵەکەیە دیان نوسەرو شاعیر و ئەدیبی گەورەی کورد بێگومان بەشدارن هەم بە پانێڵ و هەم بە گفتوگۆکانیان و هەروەها میوانیشن لە نێو فێستیڤاڵەکەیە بێگومان قسە و باسەکەم لەسەر گرنگی فێستیڤاڵەکە و بوونی فێستیڤاڵێکی لەم شێوەیە لە ئێستایا لە شاری سلێمانی و خۆشحاڵم کە یەکێک لە نووسەرە هەرە دیارەکان کە بێگومان ئەمڕۆ لە پانەڵێکیشا بەشدار بوو ئەویش زۆر بەڕێز مامۆستا هەمووان ساحبە کە بەڕێزان نووسەرن و لەم بەشەی پرۆگرام لەگەڵ منە بن مامۆستا گیان سڵاو لێ بێوارەت باش بێ ئێوارەتان باش ئێوارەی خۆتان و بینەرانی خۆشەویست هیوای سەلامەتی و بەرەو ساڵێکی نوێی خۆش و گەشت بە کوردستان زۆر سپاس بۆ تۆ پێم بڵێ وەکو نووسەرێک تا چەند جێ خۆشحاڵیە بۆ بەڕێزە و بۆ دەیان نووسەری تری گەورەی کوردکە لە ئێستاە یەکەم فێستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب بەڕێواچێت و جارێکی تر فێستیڤاڵێک ئێوەی ئەدیبان کۆکاتەوە بۆ خۆی بەرکەوتنی ئێمە لەگەڵ هاوڕێکانمانە یان نووسەرانی گەورەتر لە خۆمان یا جیلی دوایتر لە ئێمە ئەمە هەم بۆ خۆی ئەمان خاتە سەر خەتێکی زۆر زۆر باشی ئەدەبیات کە ئێمە وەکو کورد تاکە شتێک هەتاوەکو ئێساش بوونمان بە جوانی دەرخات و پیشان بدات ئەدەبەکەمانە هەر لەبەرەوەیش شعاری فێستیڤاڵەکە چوونە ناو ئێمەیە بۆ ناو خەیاڵ و هزر و بیر و یادەوەری گەلانی تر لە دنیادا ئەگەرم جۆرە فێستیڤاڵانە سازکردنیان لە ئەنجامی مناقەشات و پێشکەشکردنی پانێل و کۆڕەکانە گەڵاڵەی پرۆژەی جوانتر ئەگرێ بۆ ساڵانی داهاتووتر و کەم و کوڕیەکانی ئەمساڵ بێگومان کە هەیەتی کەم و کوڕیەکان خۆیان بە چاوی خۆیان ئەیبینن لە نزیکەوە هەستی پێ دەکەین بۆ ساڵانی داهاتووتر بێگومان سیاسەتی وەزارەت ئەوەی من بیستم لە وتار و تەبێژەکانیانە بەرەو باشترە چێ و بوونی ئێمە هەتاوەکو ئێستا هەر لە ناو خۆمانە خۆ ئەخۆینەوە و خۆ ئەخوێنینەوە بەڕاستی لە مەولالەوە ئەچێ دەرفەتێکی باش لە ڕێگەی ئەم فێستیڤاڵانەوە ئەگەر کوردستان ئازاد ئاشت و بە ئاشتی و ئاوەدانی و سەلامەتیەوە پێ بنینە ساڵی داهات و ئومێدەکەم ساڵی داهاتووی جوانتر بێت. بێگومان فێستیڤاڵێکی لەم شێوەیە دروشمێکی زۆر تایبەتی هەبوو کە ئەویش دروشمی ڕێژنە بارانی و شێ لە یادەوەری دنیادا دەمانژێنێتەوە ئەم دروشمە تا چەند گرنگە بۆ فێستیڤاڵێکی نێودەوڵەتی و تا چەند ئەبێتە جێی بایەخ بۆ نووسەران و بەشداربووانی نێو فێستیڤاڵەکە هەر بەشداری پێکردنی نووسەرانی دەرەوەی زمانی کوردی و گەڵاڵەی پەرچەوەرگێڕانی ئەدەبی کوردی بۆ زمانەکانی تر ئەمە بۆ خۆی زۆر زۆر گرنگە و ئەتوانێت ئێمە بۆچی لە ڕێگەی تۆڵستۆی چیخۆف ئەوانەوە رووسیا لە هەناومانە ئەژی لە یادمانە ئەژی لە ڕێی مارکیزەوە ئەمریکای لاتین ئەژی لە ڕێی نەجیب مەحفوظەوە میسریەکان ئەژین لەگەڵمانە هاوسۆزە بین بەرامبەر تەنانەت دیار لە کۆمەڵایەتیەکانیشیان و بێگومان ئێمەش لە ڕێگەی ئەدەبەکەمانەوە ئەتوانین بەشێ لە ئەندێشە و خەیاڵی دنیا لە ڕێگەی بەرکەوتنی ئێمە و نووسەرانی ئەوانەوە گواستنەوەی ئەو پرۆژەی کە لە سیاسەتی وەزارەتا هەبووە بێگومان جێی خۆی دەگرێت. مامۆستا هەمووان بەڕێستان ئەمڕۆ بەشدار بوون لە پانێڵەکە و وەکو زانین مەولەوی دەرکەوتێکی جیاواز لە ئەدەبی خانەقی و عیرفانیدا ئەمە ناونیشانی بۆ بڵێن کارێکی بەڕێستان بوو بۆ ئەمڕۆ و مناقەشێکی زۆر باشکرا. ئەمە تا چەند گرنگە بۆ فێستیڤاڵێکی نێودەوڵەتی و ئەوەی کە بینیشمان ئەمڕۆ لەگەڵ مناقەشە و لەگەڵ بە بڵێن وتەکانی ئێوەیە مناقشێکی زۆر باش لەگەڵ ئامادەبووان و لەگەڵ بەشێک لە گەورە نووسەران و لە بنکەکانی بە بڵێن ئەدەبیشا لێرە بوونیان هەبوو ئەم هەماهەنگی و نزیکیانش تا چەند گرنگە بۆ ئێوەی نووسەر بۆ نووسینی داهاتووتان هەر زۆر گرنگە جارێ بە ئارامی دانیشتن تا ئەم کاتانە گوێگرتن بە مەودای 3 سەعات لە خەڵک و دواتر هەست بکەی ئەو باسی تۆ گەیشتوتە گوێی ئەوان چونکە لە ڕێی پرسیارەکانیانەوە لە ڕێگەی وروژانی بابەتەکانیانەوە ئەوە مای خۆشحاڵی من لێرەوە سپاسی تاک بە تاکی ئەندامان و هیوادارم ڕۆژانی داهاتووتر بە مولتەزیمتر بە پابندتر گوێ بگرن من بۆ خۆم لە بابەتی مەولەویدا خەریکە وەکو ئیتر زۆر قوڵ و وەکوای لێ هاتووە کە
هەواداری تایبەت و گوێگری تایبەتم هەیەەوە لە هەر شوێنە باز مەولەوی وڵات تقریبان حد من نەبێ بەڵام تقریبان وای لێ هاتووە ێستا لە دەرەوەیش خەڵکێکی زۆر بەگیریان هێنام کە وای لێ هاتووە نووسینی من و تایبەتمەندی زمان و ئەدای من لای خۆشەویستان جێی گرتووە لە هەر شوێنێکا بم لە ڕووینەوەیەوە گوێگری تایبەتم هەیە و ئەوە مای خۆشحاڵیمەوە ئەوە وای کردووە قوڵبوونەوە لەسەر مەولەوی لای من و خۆشەویستی خەڵک بەو جۆرە دەربڕێنی بەشداری و ڕاوسەرنج و خۆشەویستی کە پرۆژەی کاری داهاتوم زۆر زەخمتر و قورسترە بێ لەسەر مەولەوی هەر ئەویش قاموسی شعری مەولەویە کە دەستم پێ کردو و سێپی تیشیم تەواو کردووە. بێگومان پرۆگرامی فستیڤال زۆر چڕۆکراوە هەر ڕۆژەی بەناونیشانی یەکێک لە نووسەرە هەرە دیارەکان دیدارەکان بەڕێواچێت و کۆمەڵێک نەک تەنها بە بڵێن نووسەرانی باشوور بە خۆشحاڵیەوە چەندین نووسەر لە کوردستانی گەورە تەنانەت بەشێک لە ئەو کەسانەی کە تەنانەت بەشێک لە بەڵێن شعر و نووسینی نووسەرانی کوردیان وەرگێڕاوەتە سەر زمانە بیانیەکانیش ئەمە خۆی لە خۆیان جێ خۆشحاڵیە کۆکردنەوەی ئەمەش تاچەند بۆ ئێوە گرنگە و تا چەند جێ خۆشحاڵیە بێگومان دڵت بەوە خۆشە بێ کە تۆ پەنجەرەی ترت لێ ئەکرێتەوە ینی هەر بۆ ئەوە نانووسی لە بینی سلێمانی و هەولێر و کە جاران مەسەن وای لێ مەسەن لەو لۆکاڵی بوونە دەرئەچێت کە لەو لۆکاڵی بوونە دەرچووی تۆ ئەم ئەندێشەی کە تۆ دۆزیوتەتەوە مەسا من بۆ خۆم لەوە ئەچێ بینینی مەولەوی ناسی لە ڕۆژهەڵاتە لانی کەم تا ڕووسیا کە ئەکادیمیای کوردی لێبووە ئێمە خاوەن دکتۆراکانمان لە ڕووسیاوە هاتوونەتەوە و لەوێ دکتۆراکانیان وەرگرتووە سۆڤێتی جاران جارێکی کە ئەگەر ئەم پرۆژەی وەرگێڕان و تەماسە بەیەکەوە پەنجەرەی ترەکێتەوە لەوە گیانبینیەشی نوێتر هەم بۆ لێکۆڵەری کوردی مەسەن ئێستا لێکۆڵینەوە لای من جیاوازە لەو میتۆدەی کە ڕەحمەتی عەلادین سوجادی ئیشی پێکردووە لای مامۆسایەکی کە جیاوازە لەوەی مدەڕیس ئیشی پێکردووە و ئێمە ئەبێت زەخیرەی فەرهەنگی خۆمان هەتا ئێستا بە ئامانە دراوەتە دەسمان بیگەیەنین و مادام دەرفەتی دوورتر هەیە بۆ ئێمە بیگەیەنین نابێت لێرە دابەجێی بڵین بەڕاستی ئەم فستیڤاڵانە بێمان ئەڵێن ئەتوانن ئێوە دوورتر بیگەیەنن. فستیڤاڵمان تاوەکو ئێستا زۆر بووە بەڵام ئەمە یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەبیە. ئەمڕۆ چی بەخشی بە مامۆستا هومایۆن ئەم فستیڤاڵە و بەشداریکردنی خۆی وەکو کارێکتەرێک وەکو نووسەرێکی دیار؟ من تۆزە بە تەنگەژە و بە ناڕەحەتیش گەیشتم بەڕاستی بەهەر حاڵ بەڵام لە ڕووی نەوەیەوە فستیڤاڵەکە جیاوازە بوو من چەند جار ئەندامی لیژنەیش بووم لە هەڵەبجە لە شوێنان یەکەم پابەندبوونی خەڵک بە کاتەوە نووسەرەکان هەمویان پابند بوون بە کاتەوە دوو پابندبوونی گوێگرەکان دیارە ئیدارەدانی فستیڤاڵەکە ئەگەڕێتەوە بۆ سەلیقەی هەل لە وەزیرەوە هەتا ئەگاتە خوارەوە کە بە چڕی لە ناو دیدارەکە هەڵس و کەوت دەکەن و لیژانی مختص و تایبەتیان تەرخان کردووە و هەر ناونین و وەرەقە یەکێک بێ و دوان بێ و ون بێ و ئیدارەدانەکەی سەرکەوتووە هەتاوەکو ئێستا ئومێد دەکەم ڕۆژانی داهاتووی باشتریش بێت. بێگومان فستیڤاڵێکی لەم شەوەیە قورسایی و بڵین تەنگەژەی زۆری هەیە تاوەکو وەگاتە بەرهەموو چۆن لە بەیانیەوە تاوەکو ئێستا هەڵی ئەسەنگێنیت لەبەرەوەی نازانم سبەینێ ئامادە ئەبیت لە فستیڤاڵەکاننا لەبەرەوە کۆزانین کە لە ئێستای تر لای ئێوە بڵین لە تەوێڵا سەرمایەکی زۆر هەیە و ڕەنگە تۆزە تەنگەشە و گرفتیش بۆ تۆ دروست بێتەوەکو ئەڕۆیتەوە. وەڵام من خۆشحاڵە بووم کە بتوانم بەشدار بووم و هەڵبەت لە ئەدەبیش بوو بەشدار بوونم لەوە بەجێهێشتن جۆرە لە نائەدەبیش لەسەرم حیساب بکرێ بەڵام داوای لێبوردنەکەم لە دۆستان و خۆشەویستانم بەڵام هیوام هەیەەوە وایشیە بینم باشتر بێ و ڕێگەکەی من میوانم هەیە و لەوەچە هوشیاری ڕێگاکانی هاتووی چۆ ڕێنمایەکانی هاتووی چۆ تۆزە قورس بێ هەوڵەیەم بەڵام شتی باشی پێبەخشیم و ئومێدەکەم ڕۆژانی داهاتووتر چونکە جیاوازیەکی کەیش هەبوو ئەوانەی کە دەقیان خوێندەوەکو میوان هاتبوون نەها داخلی ناو پانێڵەکان نابن ئێمە لێرەدا توێژینەوە لێکۆڵینەوەمان هەیە لەسەر شعر لەسەر فیلم لەسەر شانۆ لەسەر چیرۆک لەسەر ڕۆمان هەمووی بەحسە. ئەوە نییە من بێم چیرۆکە بخوێنمەوە و کەسێ لەگەڵ ڕێزما یا خەوی لێکەوێ یا تەماز نەکا لەگەڵما مادام قسەکردنەوە بەشی گوێگریشی تێدای ئەوە بۆ خۆی یەکێکە لە فاکتەرە سەرکەوتوەکانی ئەم دیدارە بەڕاستی. بێگومان ڕاستە. لەگەڵ هەموو ئەمانەیە بینین کە وەکو ئاماژەت پێکرد ئەو بابەتانی کە هەن زۆرینیان بە بڵین
کۆمەڵێک بابەتی گرنگ کرد کە بۆ ماستەر وەروە بۆ دکتۆراش ئامادە کراون و کەیسا لە پانێلەکەشا بێگومان لە فیستیڤاڵەکەیە بە ئەنجامە گەێنرێن ئەم بابەتانەی کە بۆ نمونە وەکوڵێن مەوسوقن زۆر لە بەروی بابەتی دکتۆرا و ماستەر ئەمانە گرنگی و تایبەتمەندی خۆیان هەیە و بابەتەکان زۆر بە بڵێن سەرچاوەکانیان دیاری کراوترە و ڕوونترە ئەمانش بۆ پانێلەکە تا چەند مهم و تا چەند گرنگن و بۆ ئەو کەسانش کە بۆ نمونە لە ئایندە توانن ئەم بابەتانە بەکاربێننەوە بێگومان جارێبوونی بابەتەکان و کردنیان بە کتێب ئەو بۆ خۆی گرنگە ئەبێ بەیەکێک ینی ئێمە سەرچاوەکانی ئەدەبیات ناسی ئێمە سەرچاوەیەکی کە لە توێژینەوە لێکۆڵینەوە ئەچێتە پاڵیان اینجا توێژەرێکی جۆرە لە توێژەر مەسەلەن لە دەرەوەی ئەکادیمیادایە مەسەلەن من بۆ خۆم زانکۆیی نیم کەسێک نیم لە زانکۆدابم بەڵام بیر و ڕاکانم لەوەچێ بگوازرێتەوە بۆ لای قوتابیەک بۆ لای خۆشەویستێک و ئەوەی من هەمە لە ڕێگەی تێزەکانەوە بگا بە دکتۆرا و دوجار لە کۆی گشتی بیرکردنەوەی ئێمەدا دنیایەکی جوانتر لە تەویل و لە ڕاڤە و لە لێکۆڵینەوە لە لێکدانەوە تەنانەت ینی ڕۆژی وایە وشەیەکی تازە فێرەبی ینی هەر وشەیەکی کۆن لە دقێکا لە ئەدەبێکە فێرەبی ئەمە ئەیگوازێتەوە بۆ بارێکی باشتری ئەکادیمی بێگومان ئەم جۆرە کارانە. بێگومان بوونی دیدارێکی لەم شێوەیە کە ئەم ئێوارەیە بەڕێوەچووە ئەو بە بڵێن مناقەشە زۆر تایبەت و ناوازەیە کە کرا ئەوەی کە جێی سەرنج بۆ نووسەرەکان هەریەکان شێوە زاراوەیەەکە و ئەوەی کە جێ خۆشحاڵی تریشە ئەوەیە کە مناقەشێکی زۆر باش دروست ئەبێ کە هەریەکەمان بتوانین لە زاراوەکان بە باشتر تێبگەین و بتوانین بە بڵێن لە ئەدەبیاتی ناوچەکانیش زیاتر لەبەری لە ناوچێ بۆ ناوچێ کرد بێگومان شاعیر و نووسەرەکانیش ئەگۆڕێ تۆ ئەمە چۆن بینی؟ ئەو بۆ خۆی زۆر گرنگە چونکە ئێمە تاوەکو ئێستا گرفتی هێشتا دیالێکتمان هەیە و گرفتی نەخوێنەوەی ناوچە جیاجیەکانی کوردستانمان هەیە بریا بە جۆرێکیش بواە ئێمە هەمووی بە زار و بە زمانی ناوچەکەی خۆی بتوانێت بەحسەکانیش پێشکەشکاوە ئینشاڵا لە داهاتوودا سیاسەتی دیدارەکە بەچی ئەگاوە فیستیڤاڵ لە داهاتوودا چۆنەبێ بەڵام تێگڕا ئێمە کوردین و بە شوێن شناسی نەتەوەی خۆمان داوێڵین و تەنها ئەدەبیشمان ماوە بەدەستەوە بتوانین خەیاڵی دنیای پێداگیرکەین و ئێستا ئیشەکە لەسەر ئەوەیە بە بڕوای من. مامۆستا هومایۆن لەبانیەوە ئامادەی فیستیڤاڵەکەیە تاوەکو ئێستا چ شتێکە بوو خوازار بووی کە ئەمڕۆ لەو فیستیڤاڵەکە بوونی هەبوایە بۆ ئەوەی کە بە هەند وەربگیرێ و لە ساڵانی ئایندە کاری لەسەر بکرێ؟ وەڵی تەسەورەکەم لایەنی میوزیک بڵین لە ناو هەم توێژینەوەکانیشە لازان دەلیلەکەم بیرما بێتەوە چونکە ڕۆحی ئێمە لە بەشێکی زۆری ئاینزای کۆنی ئێمەدا ڕۆمان و چیرۆک و دەقیشانە و شعرە ئەوە لەوە جوانتر بێت چونکە بۆ بەحسی هەندێکیشمان میوزیک بوو مەسەلا من مەولەوی سێ بنەمام هێنا بسێ چەمکم هێنا بوو میوزیکێکێکیان و لەوانە ینی لەوە ئەچوو کەسێکی باشتر ئەگەر موزیکی تیا وایە موزیسیان ئاهاتە ناو خەتەکەوە موزیسیان کە هاو هەموو ئەو ئالەتانەی کە من لە بەحسەکەما باسم کردووە ئەو لەوێ بە جوانتر مناقەشەیە کرد ئەوەیش بۆ خۆی هیوادارم لە ساڵی داهاتووە لە فیستیڤاڵەکانی داهاتووە بەشی ئەوەیش هەبێ. نووسینەکانی مامۆستا هومایۆن هەر لەسەر مۆلۆی شاعیرە بێ؟ من ئێستا پرۆژەی نالیم بەدەستوێ نالیەکی جیاواز تەبەن هی کۆنە هی 98وانن بە قوتابیەتی نووسیومە هەنێ بەیتی نالین کە پێم وایە معناکانیان لێکەوتووە لەوێش کارم لەسەر کردووە هاوکات خەریکی ئەو دوو ئیشەم هەم فەرهەنگی شێعری مەولەوی قاموسی شێعری مەولەوی هەم نالی من. یەک بابەتی تر پێم خۆشە مامۆستا هومایۆن لەگەڵ تۆ باسی کەم و باسێک لەو هەوڵانە بکەم کە زۆر بە بڵین چڕوپڕی و هەروەها زۆر بە حەماسێکی زۆرەوە کاری لەسەرکرا کە سلێمانی لەلایەن یونسکۆوە بە شاری ئەدەب بناسێنرێت بگومانەمە هەوڵێکە کە کاری زۆری ویست و کاری زۆری لەسەرکرا بۆ ئەوەی کە ئەو نازناوە بەدەست بێنە شاری سلێمانی وەکو نووسەران و هەروەها وەکو کەسانی نێو ئەدەبیات ئێوە تا چەند سووتان وەرگرت لەم ناسناوە بۆ شاری سلێمانی؟ ئێمە بۆ درەخشانەوەی هەر وێزگەیەک هەر بەشێک هەر شوێنێک هەر سمبولێک لە خاک و ئاوماندا
بدرەوشێتەوە کۆمەکەکەین و شانازیشی پێوەکەین کە ئێمە هەم بە سنووریش لێەوە نزیکین خۆی تەبیعەتی سلێمانی گورج و گۆڵیەکی تێدایە حتا تەنانەت ئەو زمانەی لە سەردەمی ڕۆژنامەی پێشکەوتن و پیرەمێرد و ئەوانەوە زۆر بە گورج و گۆڵی زۆر بە گورج و گۆڵی هاتە ناو و گورج و گۆڵیە وای لێ کردووە کە زیاتر هەموو تواناکان ڕژێنەوە ناو سلێمانی و خەڵ لە دەرەوەی خزمەتەکانی خۆی پێگان بە خۆشحاڵیشەوە ینی پێی خۆشحاڵە بەڕاستی دیدارێکی لەم شێوەیە بێگومان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و فستیڤالەکەش بە هەمان شێوەیانی بۆ هونەرمەندان و بە بڵێن بۆ نووسەرانەوەی خۆشحاڵیش بۆ ئەمڕۆ نەک تەنهاوی کە ببینین نووسەران و ئەدیبان بەشێک لە هونەرمەندانیش بەشدار بوون لە نێو فستیڤالەکەیە بۆ نووسینی داهاتووی ئێوە بەشداریکردن لە نێو فستیڤالێکی لەم شێوەیە چی ئەبەخشێت بە ئێوە وەکو مامۆستا هومایۆن خۆی وەڵا هەمیشە تواناکانت لە تێدا نوێ دەکاتەوە من وەکو پێیشم وتی ئەو تۆزێک گلەیی لەم لەولاوە هەبوو لەسەر هەم کات هەم درەنگکەوتن دواکەوتن هیوادارم ساڵی داهات و چاک بکرێ و ڕێکلامی بۆ بکرێ و خەڵکێکی زیاتر بێتە سەر خەد و لیژنەکان و وەرگرتنی باسەکان بە جۆرە لە شیاویەتی وەربگیرێت با مامۆستا هەمایان نەبێ مامۆستا ئایوب نەبێ کەسێکی کە بێ و لە داهاتووە بەو جۆرە کارەکە لەوە چێ باشتر بێت زۆر سپاس بۆ مامۆستا هومایۆن ساحێب نووسەر کە بەڕێزیان لەم بەشەی پرۆگرام لەگەڵم بوون ئازیان ئێمە بەردەوامم لەگەڵتان و ئەچمە لای یەکێکتر لەو میوانانەی کە ئەمڕۆ لە نێو فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە شاری سلێمانی بەشدار بووە ئەویش زۆر بەڕێز دکتۆر محەممەد عەلی سوڵتانیە کە بەڕێزیان بە پێشکەشکردنی بابەتێک لەژێر ناونیشانی ڕاوەی هۆی بڕیاری یونسکۆ بۆ سلێمانی و ئەدەب بەشدار بوون دکتۆر سلااو لێ بێم کاتت باش بێ سڵاوتان لێبێ زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆ بێگومان ئەو بابەتی کە ئەمڕۆ پێشکەشت کرد چەندین پرسیاری زۆر تایبەت لە خۆی ئەگرێت و یەکێک لەو بابەتانەش کامێ پرسیاری لەسەر بکەم بۆچی یونسکۆ شاری سلێمانی بە شاری ئەدەب ناساند مێژووی ئەدەب وە کەلتور لە سلێمانیدا مێژوویەکی ئەگەرچی نوێ خوازانەیە و سەردەمانەیە و مێژووی بۆ 200 ساڵ لەمەوبەر ئەگەر بگەڕێتەوە بەڵام ئەو گۆڕانکاریانە کە لەسەر ئەدەب کراوە لە سلێمانیدا و تایستەیش هەر بەردەوامە توانوویەتی هەمووی ئەو فەکتە ئەدەبیانەی کە لە ناوچەکانی بڵاوی کوردستاندا لە هەر چوار فارچەکە هەیە لە خۆیان کۆبکاتەوە ئێمە سەرەتای ڕۆژنامەوانی کوردی گەرچی لە میسردا بووە بەڵام لە سلێمانیدا پەرەی فێدراوە و بە لایەنە زۆرەکەی هەر لە سلێمانیدا بووە نوێخوازی لەسەر شعری کوردی هەر لە سلێمانیدا بووە هەروە ئاڵوگۆڕ لەسەر ئەدەبی هەزار ساڵەی گۆرانی کە هەموو شتێکی کورد پێویستی لە ئوستورەوە لە ئەدیانەوە لە ڕەمزڕازەوە لە حەماسەوە لە شینگێڕیەوە لە شادیخوازیەوە لە خۆشەویستیەوە لە ئەدەبی گۆرانیدا هەست هەروواکە ئاینەکانیش هەر لە ئەدەبی گۆرانیدا هاتوون ئەو ئاڵوگۆڕەی کە جنابی نالی دەیکات لە سلێمانی لە سەرەتای قەرنی هەژدەهەم بە قەوری مینۆرستی سلێمانی ئەکا بە مەڵبەندی ئەدەبی کوردی هەروواکە لە وتارەکەیشمە پێشکەشم کرد بە خزمەتی ئامادەبوواندا ئەدەب باڵی پەلەوەری شەهرستانی و مەدەنیەتە ئەگەر پەلەوەری شارستانی و مەدەنیەت دوو باڵی هەیە باڵێکی ئائینە و بێستلاح دینە و ئادابی دینیە و یەک باڵی ئەدەبە کە ئەمانە ئەگەر باڵانس پێ خۆنەبن ناوچەکە بە ئاڵۆزی دەکێشن هەروە کە ئیمڕۆ دەبینین و لە وتارەکەیشما گوتم ڕۆژ هەڵاتی نێوەڕاست بە ئاڵۆزی گەیشتووە هیوادارین کە سلێمانی ببێ بە شاهینی ئەو تەرازوە کە بتوانێت ئەم باڵانسە بەرقەرار بکات. بێگومان دکتۆرەوەی کازانین ئەم فستیڤاڵە لەژێر ناونیشانی ڕێژنەبارانی وشە لە یادەوەری دنیادا دەمانژێنێتەوە و هۆکاری دروستبوونی فستیڤاڵەکەش ئەو نازناوە بوو کە بەڕێستان بە بڵێن وتارێکتان لەسەری پێشکەش کرد. پێم خۆشە بزانم
کۆکردنەوەی جارێکی تری نووسەران و ئەدیبان لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتیش لە نێو شاری ئەدەبە ئەمە چی ئەگەێنێت بە نووسەران و چیش ئەبەخشێ بە شاری سلێمانی؟ نەتەنیا بە نووسەران بە کۆمەڵگای کوردی ئەمە نیشان ئەدات کە ئەو هێزەی کە هیچ بەرگرێکی نییە، ئەو هێزەی کە هیچ تەلەفاتێکی نییە، ئەو هێزەی کە داهاتوویەکی ڕووناکی هەیە، ئەدەب و فەرهەنگ و کەلتور و هونەرە کە ئەتوانێت هەر چوار پارچەکە بە یەکەوە دڵنیا بکات کە پێکەوەن و پێکەوە بژین و بە یەک کەلتور بە یەک فەرهەنگ بۆ داهاتوویەکی ڕوونتر بۆ داهاتوویەکی پەرەپێدانتر گام وەرگرن و ئەو سەربازان و پێشمەرگانی ئەو هێزە بەتوانایەک کەلتور و فەرهەنگە ئەهلی قەڵەمن، نووسەرەکانن، شاعرەکانن، وێنەگرەکانن، وێنە کێشەکانن، شان و گەرەکانن و هەمووی ئەو کەسانەی کە لە زانستی ئەدەبا کە ئەمانە یاریگەری زانستی ئەدەبن دەست بەکارن و هاوکاری دەکەن. دکتۆر وەکو دوپرسیارم بۆ بەڕێزت چیوە ئەکات فیستیڤالێک ناونیشانی فیستیڤاڵی نێودەوڵەتی پێ ببەخشێت؟ ئەو مەرجانە چین بۆی کە فیستیڤالێک نێودەوڵەتی بن؟ ئەگەر هێمە لە بڕێ لە خەدەمات و هەروە لوجستیکی مەسائلی فستیڤالەکان دابڕین و بڕۆین ناوی باسی مەسەلەکەوە بەڕاستی ئەم فستیڤاڵێکی نێودەوڵەتیە چون لە هەمووی وڵاتەکانی جیهانەوە بەشداریان تیا کردووە، هەم لە ئوروپاوە، هەم لە وڵاتە دەراوسیەکانەوە، هەم لە کوردستانی گەورەشەوە باڵێ لە وڵاتە گەورەکانەوە توانویانە هەم بە سوورەتی مەجازی هەم بە سوورەتی حەقیقی حزوریانیەوە بە زمانە بەیانیەکان، زمانە غەیرە کوردیەکان وەکی زمانی عەرەبی، زمانی فارسی، زمانی ئینگلیزی، زمانی فەڕەنسەوی لێرە پێشکەشی وتاریان هەبێ و ئەمە نمونەی بارزی یەکێ لە فستیڤاڵەکانە کە لە ئەم فستیڤاڵای هەمە دیومانە. زۆر خۆشحاڵ بووین دکتۆرگیان و گەورەت کردین کە لە نێو باشووری وڵەن کوردستانە و هەروە لە نێو فستیڤاڵێکی لەم شێوەیەشە دەرفەتە بوو کە لەگەڵ بەڕێستا گفتوگۆ بکەین. زۆر سوپاس بۆ تۆ گەورەت کردین دووبارە.